بەڵێ بیسەرانی هێژە هەروەک بەڵێنمان پێدابوون سەرجەم ڕۆژانی چوارشەممە پزیشکێکی پسپۆڕ و شارەزا دەبێتە میوانی رادیۆ سەلام و وەڵامی پرسیارەکانی ئەوەی ئازی سەبارەت بە ڤایرۆسی کۆڕۆنا دەداتەوە. بۆم هەفتەیە دکتۆر هێرش قادر دەربەندی پزیشکی پایەبڵندی نەخۆشیەکانی هەناو لە فریاکەوتنی ڕۆژهەڵاتی هەولێر بە ڕێگەی تەلەفۆن لەگەڵمانە. کاک دکتۆر سڵاوم کاتت باش و زۆر سوپاس کە میوانداری ئێمەت قبول فەرموو. زۆر سوپاس بۆ بەڕێستان سلااوڕێزشم هەبوو هەموو گوێگرانی بەڕێزی رادیۆکەتان. هەر بژی جارێکی تر سڵاو و ڕێز بۆ جەنابەت. وەکو یەکەم پرسیار یەکێک لە بیسەرانی رادیۆ سەلام پرسیار دەربارەی ماسک و دەستکێش و ماوەی بەکارهێنانی دەکات. ئایا بۆ چ ماوەیەک و هەتا چەند جار دەتوانین هەمان ماسک و دەستکێش بەکاربێنینەوە؟ درستە بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارە ئەمە پێویستە کات ئەو زانیاری و داتانەی کە ڕێکخراوی تەندروستی جیهانی بڵاوی کردوێتەوە وەکو سەرچاوی فەرمی هەموو پزیشکان هەموو سەرچاوە پزیشکەکانی دنیا ئێمە لە ڕێگەی ئەوانەوە زانیاری بەدەستدێن. ئەو ماسکە پزیشکیی کە حالیان لە کوردستان هەیە پێوترێت سینگل یوز واتە یەکجا بەکاردێت. هەندێک توێژینەوە کراوە بۆ ئەو ماسکانی کە پێنەوترێت ماسکی N95 بە ڕێگایەک لە ڕێگاکان بتوانرێ پاک بکرێتەوە لە هەر میکرۆبێک بۆ بتوانێت زیاتر لە دەجاژ بەکار بێت. ئەوش لە ڕێگەی بەدانانی ئەو ماسکە لە ناو مایکرۆوەیڤەوە بۆ گەرمیەک لە نزیکی 1000 وات بێت و لە ماوەی 3-4 دقە ئەوەندەی زانیاریەکان کە ئێمە بەدەستمان گەیشتە. بەڵام ئەم هەنگاوە لێرە زۆر هەنگاوێکی کردداری نییە بۆ ئەتوانین بڵین ئەو جۆرە ماسکە لێرە بڵاوە سینگل یوزەوە تا جارێک بەکاردێت و بەڕاستی باشتر لەوەی کە زیاتر بەکار بێتەوە ئەوە بە دروستی بەکار بێت هەم بە دروستی بخێتە جەستەوەتە هەموو لوت و دەم و ئەوانە بەتەواوی دابۆشێت و لە کاتی فرەدانیشی زۆر بە وریایی و بە زانستی و فڕێ بدێ و لە کاتی دەستلێدان ڕووی پێشەوەی ماسکەکە دەست بشۆی هەر ئەوەندە. بەڵێ زۆر ڕاستە. بە شێوەیەکی گشتی پزیشکەکان باس لە مەترسی ڤایرۆسی کۆڕۆنا بە تایبەتی بۆ نەخۆشانی دیابێتی و شەکرە دەکەن. ڕوونکردنەوە و زانیاری جەنابەت لەم بارەیەوە چییە؟ درستە بە هەمان شێوە ڕێکخراوی تەندروستی جیهانی پێشنیار دەکات هەموو ئەو کەسانی تەمەنیان لەسەر 60 ساڵ بەرەوسرەوە یان نەخۆشی درێژخایانیان هەیە ڕێنماییەکان جێبەجێ بکەن لەبەرچی لەبەر ئەم کەسانە هەم بە تێپەڕبوونی تەمەنیان هەمیش بە هەبوونی نەخۆشیەکی درێژخایان جستیان لەو ئاستەیە کە توانستی دژی نەخۆشیەکان کەم بێتەوە تا کە ئەندامی بەرگریان ناتوانن بە شێوەیەکی دروست و پتە و دژی ئەو میکرۆب و دژی ئەو نەخۆشیانە بجەنگن بۆ ئەو نەخۆشیە زووتر کاریگەری خراپی لەسەر کەسەکە دروست دەبێت هەم زووتر کاریگەری خراپ دروست دەکات هەم لە لێکەوت و مارکە خراپەکانی زیاتر دروست دەکات بۆ ئەگە بەراورد بکەین بە ڕێژەی مردن لە نێوان کەسانی گەنج و لە نێوان کەسانی بەتەمەن و هەبوونی نەخۆشی درێژخایان بێگومان لە تەمەنی 55 بۆ 60 بەرەوسەر ڕێژەکە زۆرە ئەمەش مانای ئەوەیە ئەو کەسانی کە نەخۆشی درێژخایانیان هەیە بەتەمەن بەرگریان لاوازە بۆیە ئێمە هەمیشە جەخت لەو زانیارەتونە دەکەینەوە کە ئەوانەی کەسانی بەتەمەنن زیاتر خۆپارێزی بکەن و کەسانی گەنجیش بەرکەوتیان زۆر کەم بکەنەوە لەگەڵ کەسانی بەتەمەن چونکە ڕەنگە کەسێکی گەنج نیشانەی نەبێ بەڵام نەخۆشیەکەی هەبێ بیگوازێتەوە بۆ کەسێکی بەتەمەن کە تووشی نەخۆشیەکە بێت. بەڵێ زۆر ڕاستە توێژینەوەکان دەریان خستووە گواستنەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە دایکی توشبوو بۆ کۆرپەلەکەی ئەگەرێکی زۆر لاوازە بەڵام هەتا ئێستا چەند حاڵەتێکی توشبوونی کۆرپەلە بە ڤایرۆسی کۆڕۆنا تۆمار کراون و چەندین حاڵەتیش هەبووە کە کۆرپەلەکە تەندروست بووە. ئاخۆ هۆکاری سەرەکی گواستنەوەی ئەم ڤایرۆسە بۆ کۆرپەلە چییە؟ بە شێوەیەکی گشتی زۆر ڕاستە پرسیارەکە کە ڕێژەی گواستنەوەی ئەم ڤایرۆسە لە خانمی دووگیانەوە بۆ مناڵەکەی زۆر کەمە وەسمانەوە لە کاتی دووگیانیدا بە شێوەیەکی گشتی زۆر کەمە هەتا توێژینەوەکان ئەڵێن لە بریتانیا توێژنەوەیەکی سەرەتایی گشتگیر کراوە بۆ نزیک 4000 خانمی دووگیان تەنها پێما بە نزیکی 15 مناڵ 12 بۆ 15 مناڵ ینی کۆنفرم کراوەتە سەسپێنراوە بۆی کە نەخۆشیەکان بۆ گوازراوەتەوە ڕێژەی گواستنەوەکە زۆر کەمە ڕێگەی گواستنەوەکە ئەگەر لەو کەمیەش چۆن گوازراوەتەوە ئەکرێت لە پرۆسی لەدایکبوونا بێت لە کاتی پرۆسی لەدایکبوونا ئەم چۆڵی ڤایرۆسە گوازرا بێتەوە یان بەرکەوتنی خوێنی خانمی دووگیان و خوێنی مناڵەکە لە ڕێگەی وێلاشەوە هەرچەند ئەم زانیاریانە زۆر سەرەتایین ناتوانێت 100% بڕیاری لەسەر بدێت چونکە ئەم ڤایرۆسە بخۆی تازەیە و توێژینەوەی زۆر وردیش پێویستە بۆی ئەم زانیارە بدرکەین بە شێوەیەکی گشتی لە کاتی پرۆسەی لەدایکبووندا زیاتر گواستنەوەکە ڕوویداوە وەک لەوەی ڕاستەخۆ لەدایکەوە بۆ مناڵەکە
کاتی دووگیانیا بگازرێتەوە. بەڵێ وەکو دوایین پرسیار کەسانێکن کە تووشی کۆرۆنا بوون بەڵام هیچ جۆرە نیشانەیەکیان لێ دەرنەکەوتووە، ئایا ئەوانیش تووشی ئیلتیهابات و هەڵاوسان دەبن هەروەها چۆن و بە چه ڕێگەیەک ئەو جۆرە نەخۆشانە کە هیچ نیشانەیەکیان نییە دەدۆزرێنەوە؟ دروستە ئەمە یەکێکە لەو کێشانەی کە ڕۆبەڕووی کەرتی تەندروستی دەبێتەوە بۆ پێی کە کەسانی نیشانەدار هەم ئێمە وەکو پزیشکان ئەتوانین لە ڕێگەی وەرگرتنی مێژوو نەخۆشیەکەەوە بزانین کە نیشانەی هەمیش خاوڵاتیەکە تێگە کە خۆی نەساغە، بەڵام لەو کاتەی کە نیشانی نییە ئێمە بەڕاستی کێشەمان بۆ دروستە بێت چونکە ئەڵقەی گواستنەوەی زنجیرەی ئەم نەخۆشیە هەرە دەسێنێ لە ناو کۆمەڵگەوە تا کەسانی بێنیشانە وەکو بۆمبێکی نهێنیوان لە ناو کۆمەڵگە ڤایرۆسەکە ئەگوازنەوە. من بە ئەزمموی خۆم خانەوادەم بینیوە کەسی بەتەمەن لە ماڵەوە هاتووە بە نیشانەکانی ئەم ڤایرۆسە و لە ئاخریشە بەداخەوە ینی تەندروستی زۆر خراپ بووە کەوێ برسین ئەڵێ 3-4 مانگە نەبێتە دەرەوە، بەڵام چی چۆڵ پەیوەندی لەگەڵا بووە نەوەکانی ئەمانەی دەوروبەری کە ئەوانە ساغیش بوونە بەڵام دیارە هەڵگری بێنیشانە بوونەوە بۆ کەسانی بەتەمەنی گواستوتە بۆ بەداخەوە ئەوانەی کە کەسانی ینی بێنیشانن بەڕاستی مەترسیەکی گەورەن بۆ سەر کۆمەلگا، بەڵام هیچیشیان لەسەر نیە. ئێمە ناتوانین تۆ کەسێکی بێنیشانە بیت و هێشتا سیستەمەکەشمان ئەوانێ بڵین ماس دیتێکشن بکەین واتە بڵین هەر با کەسی بێنیشانەش بێت پشکنین بکات. بۆ باشترین شت ئێمە لە دۆخێکی ئەوە کە سیستەمە تەندروستیەکەمان ناتوانین پشکنین بۆ هەموو خەڵکێکی ئاسایی بکەین. باشترین شت ئەوە پێیان بڵین سۆشیال دیستانس دیستانسینگ واتە دووربوونی کۆمەڵایەتی لانی کەم دووربوون مەتر بۆ 2 مەتر بەکارهێنانی ماسک خانەکردنەوەی دەستەکان ئەمە بڕبڕی پشتی دژی ئەم نەخۆشیە بوو ئێمە ئەگەر کەسانی بێنیشانەشمان هەبوو بە پەیڕەوکردنی ئەم ڕێنماییە خۆپارێزیانە بتوانین ئەڵقەی گواستنەوەی نەخۆشیەکە ڕاببرین، چونکە بەڕاستی ناتوانین کەسانی بێنیشانە دەشان بکەین. بۆ ئێمە ئەو قسانەی کە یەکەین وەکو پزیشکان بۆ ئەومانە کەسانی بێنیشانەش خۆپارێز بن بۆ ئەوەی نەبنە هۆی گواستنەوەی ئەم پەتایە لەنێو کۆمەڵگە بۆ ئاقارێکی زیاتر. بەڵێ دکتۆر هێرش قادر دەربەندی پزیشکی پایەبڵندی نەخۆشیەکانی هەناو لە فریاکەوتنی ڕۆژهەڵاتی هەولێر، زۆر سوپاس کە بە ڕێگەی تەلەفۆن لەگەڵمان بووی.